بە 2 ساڵ و نیو ئینسانێکی ئیماندار دەست بەدەست نوێژ مسلمان خاوەن ئیمان ئەو هەموو گۆڕانکە عومەری کوڕی عەبدولعەزیز کاتێک کە دەبێتە خەلیفەی مسلمانان تەماشا دەکەی لە مودەت و کاتێکی زۆر کەمدا چەند گۆڕانکاریەک دەکات. موچەی فەرمانبەرانی زیاد کرد، بازرگانی لە کاربەدەستان قەدەغە کرد، ماڵ داگیرکردنی لە کاربەدەستان قەدەغە کرد، هەرچی گەنج هەبوو ژنی بۆ هێنا و پارەی ژن خواستنی بۆ دابین کرد. ئەنجا ئەوەندە ڕزق و ڕۆزی زیاد بوو لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا گوتیان قوربان دەغڵ و دان و گەنم لە هەموو کەسێک زیادەیە، کەس پێویستی پێی نەماوە. گوتی بڕۆن لە ڕۆژێکدا کە بەفر دەبارێت لەسەر چیاکان گەنم ڕۆکەن بۆ ئەوەی باڵندەیەک بەبێ ڕزق و ڕۆزی نەمێنێتەوە، ئەو ڕۆژەی کە بەفر دەبارێت با باڵندەکان ئەو گەنمەیە بخۆن. ئەوە لە چەند ساڵدا ئەوەی کرد؟ لە 2 ساڵ و نیودا ئەو هەموو گۆڕانکاریانەی کرد برام. ئەوە تەمەن پڕ خێر و بەرەکەت بوونە. ئەوەیە بەرەکەت لە تەمەندا لە 2 ساڵ و نیودا وای کرد کە هیچ کەسێک پێویستی بە احتیاجی بە هیچ ماڵ و سامانێک نەمێنێ برام. ئەو هەموو گۆڕانکاریانە لە 2 ساڵ و نیودا ئینسان ئەگەر نیەتی گۆڕانکاری هەبێت، ئەگەر لە خۆیەوە دەست پێ بکات، ئەگەر نیەتی بێت چاکسازی بکات، ئەوەندەی ناوێت چەند ساڵێک خەڵک بێنی ببەی هەر ساڵ و قسەیە بکەی و کەچی هیچی ڕاست نەبێت. بە 2 ساڵ و نیو ئینسانێکی ئیماندار دەست بەدەست نوێژ مسلمان خاوەن ئیمان ئەو هەموو گۆڕانکاریانەی کرد. ئەوە بریتیە لە بەرەکەتی